هەمیشە ئێمە وتومان و دووبارەی دەکەینەوە منداڵ بریتیە لەو بنچینەی کە بۆ گەورەترین بینا دادەدرێت. چۆن لە بینایەکە جەنابتان دەزانن ئەگەر بێت و بنچینەکەی بنتەمەڵەکەی ئەو ئەساسی کە دایدەنێت ئەساسێکی زۆر باش و چاک نەبێت دوای 5 ساڵ دوای 10 ساڵ بەداخەوە زەرەرەکەی دەبینێت. ئەوەی کە خۆتان چاک دەبینن جاری وایە لە قاتی 3 دەرزی بردووە یەکسەری بەبێ ئەوەی سێ و دوو بکەیڵێ ڕەبی خێریەوە نەنووسێوا بنتەمەڵەکەی دانا وەختی خۆی ئاو نەدراوە وەختی خۆی چیمەتۆی باشی تێنەکراوە وەختی خۆی جوان دانەدراوە وەختی خۆی لە چەمچەما قسەیەکە بلۆکەکان مەشکەی دانەدراوە بلۆکەکان زۆر بە جوانی بە مەزبوطی دانەدراوە. بۆیە لایەکتان نچێت کە ئێمە باسی مناڵ دەکەین باسی ئەساسێکی زۆر گەورە دەکەین بۆ 10 ساڵ بۆ 20 ساڵ بۆ 30 ساڵی تر کە زۆر جار کەمتر حساب بۆ ئەوە دەکەین. وا تەسەوورەکەین منداڵ لە قۆناغی سەرەتاییە تەنها بریتێ لە خواردن و لە شیر و بۆ کۆڵێ ڕۆژبەڕێکردن بەڵام نازانین ئەساسێکە بۆ داهاتوو. ئەزیزان کاتێ باسی مافی منداڵ دەکەین مافی منداڵ دەبێ ئەوە لە یادمان دەرچێت چکەم پەیامە من بۆ دایکان و باوکان و بۆ مامۆستا بەڕێزەکانە ئەوەمان لە یاد وەکۆڵە لە یاد نچێت تەنها مافەکە بریتی نییە لە خواردن و لە خەوتن. کۆمەڵێ ماف هەیە کە ئەکرێ من بە کورتی چەند خاڵی باسکەم. خاڵی یەکەم کاتێک کە باسی مافی منداڵ دەکرێت یەکەم شت ئەوەیە کە چەند شارەزای لە هەڵبژاردننی دایک بۆ ئەم منداڵە باوک بۆ منداڵە چۆن شەریکە بەس دەدۆزیتەوە چۆن بەرامبەر دەناسی چۆن بتوانی بە جوانی بۆ مەزبوطی ڕەگەزی بەرامبەر بناسید وە بتوانی کاریگەریەکی زۆر باش و چاکت هەبێ وە ئەوەی بەرامبەر کرد هەڵی دەبژێری کەسێکی گونجاو بێت. کەواتە یەکەم ماف بریتێ لەوەی کە شەریکە بەشێکی باش بدۆزینەوە. دووەم ماف بەڕێزان ئەویش ئەوەیە کە زۆرترین زانیاریمان هەبێت لەسەر منداڵ. ئەمە خەلەلێکە ئەمە هەڵەیە کە زۆر جار ئێمە هەستی پێ دەکەین دایک و باوک دەبێ بە دایک و باوک. من زۆر جار بتومە قەسمیاڵی ئەوە نێ و شەبەکەی فولە و سێڵفی ئەگرن و ماشەڵڵا پیاوە و تەواو و مناڵە خاتەوە بەڵام تا چەند شارزایی هەیە لە پەروەردەکردنی مناڵ. زەحمەت نەبێت تۆی دایک تۆی باوە بە خۆشمانە بە خۆشمی مامۆستاوە تا چەند ئێمە زۆرترین کتێب و سەرچاومان خوێندوێتەوە لەسەر پەروەردەکردنی مناڵ. ئێمە دەزانین منداڵ لە ساڵی یەکەمان چی پێویستە ئێمە دەزانین مناڵ ئەگەر بۆ نمونە چی هۆکارێکە بۆ ئەوەی کە زۆرترین وشە فێر بێت منداڵ چی شتێک هۆکارە بۆ ئەوەی کە مێشکی بەهێز بێت. ئایا وا تەسەوورەکەین تەنها شیر و تەنها گۆشت و مریشک مێشکی منداڵ بە قوت دەکات کە ئێستا کێیە کتێب بخوێنەرەوە لەسەر بەهێزکردنی مێشکی منداڵ عەجیبت لێ دێ. ئەوەی کە ئێمە بەکارێنین جاری وایە 180 دەرەجە عەکسی هەیە لەگەڵ ئەوەی کە بەکارهێنانە بۆ مێشک بەهێزبوون. یعنی هەندێک یاری هەندێک قسەکردن هەندێک ئوستوب هەندێک هەڵس و کەوتنواندن لەگەڵ منداڵەکە لە کتێبە زانستی جیهانیەکان ئێستا باس دەکرێت کە هۆکارە بۆ ئەوەی کە ئەم منداڵە توانای زیرەکی بەهێز بێت توانای مێشکی بەهێز بێت ئەمانەمان کەمتر بەکارێن. کاتە مافی دووەم مافی تۆی دایک و باوکە مافی من و تۆیە وەکو دایک وەکو باوک وەکو مامۆستا ئەم منداڵە لە سەرەتاوە مێشکی بەهێزکەین. یعنی چی گەشتۆتە 20 ساڵێک تەلەبەی زانکۆ پەیمانگای حەپەتە پۆلەیەکە خێر و شەڕی خۆی ناناسێت. یعنی چی منداڵێکە 18-19 ساڵە جگە لە لەفە و لە پێتزا و لە فەلافل زیاتر ڕەنگە ناوی 4 عالم نەزانێ ناوی 4 زانە نەزانێ ناوی 4 کەسایەتی نەناسێ ناوی 4 کەسی سەرکەوتوو نەزانێ ڕەنگە ماکێکی بدەیت دەسێڵە نانا من نایەوە خۆتان بینوتانە تەلەڤیزیۆن زانکۆی ماکەی بۆ ڕۆڵە من ئەو ماناوێت کەواتە ئەمە 5 دقا قسەکردن فێر نەکراوە خۆ بەوە نییە دەمی لەبلەبانە لە چارتین و لە تەلەفۆن و تەلەفۆنکاریە لە عێلاقە و لە پەیوەندی خۆیانە وە کۆڵی خەبیرن بەڵام ڕەنگە نەتوانێت بۆ ژیان سەرکەوتوو بێت. کەواتە خاڵی دووەم ئەگەر کتێبە زانستیەکان دەخوێنیتەوە دەڵێن مافی منداڵ ئەوەیە کە تۆ مێشکی بەهێزکەی و توانەکانی بۆ زیاتکەی. خاڵی سێم بەڕێزان بە کورت و مختصری ئەویش ئەوەیە کاتی بۆ تەرخانکەیت. ئێمە دەمانەوێت ماف بدەین بە منداڵ ئەو منداڵانی سە من خۆشبەختم زۆرە لەو دایک و باوکانە دەبینم ڕەنگە دوکانی خۆی بەجێشت بێ ڕەنگە ئیشی خۆی بەجێشت بێ ڕەنگە کافی بەجێشت بێ ڕەنگە ئەم بەیانە ڕاوەدیناری چێوێ بەڵام بەڕاستی من دەستخۆشی لێ دەکەم ئەمە لە زۆر وەکۆ لە ڕاوەدیناری تۆ زۆر باشتر و چاکتر مەزبووترە کە ئەم بەیانە تەرخان کردووە دایکەکە باوکەکە دەستی منداڵەکەت گرتووە. خاڵی سێم باشترین و چاکترین ماف بە منداڵ بدرێت خانووی گەورە نییە. چەندتان بینی لەم شاری چەمچەماڕ و لە شارەکانی ترە لە خانوویەکی 100 مەتریە مهندیس و دکتۆر و مەحامی و مامۆستای زانکۆ دەرچوو. چەندیشتان بینی لە دووقات و لە سێقاتە چاوشارکەی تێبکە بە سەعات کەس نادۆزێتەوە بەڵام هەر بناڵەکان هەرێکەی بەلایە کاچوو ئیسفادیانێت. ئەگەر بمانەوێت ئێمە وەکو دایک و باوە وەکو پەروەردە وەکو ئەو کەسانی کە خۆمان بەخەمخۆر دەزانین دەبێت کاتی بۆ تەرخانکەین.
کاتی بۆ تەرخانکەی بۆ قسەکردن، کاتی بۆ تەرخانکەی بۆ سەردان، کاتی بۆ تەرخانکەی بۆ وتوێژکردن، کاتی بۆ تەرخانکەی بۆ وەڵامدانەوە. چەند جار باوکڕێ وەرە مێشمی تەقان پیزا پرسیار چیەکە نازانم چێڵێت بە دایکێ بۆ دایکی مۆتیکاردۆیە دایکی وەکۆ لە ڕادیۆشڕەیە تۆی باوک بیدەیتە دەستی تۆ دەبێت دانیشی بە دیارێەوە. یعنی چی باوکە لە منجی سایمە گوێمان لێ ئاگامان لێ مناڵەکە ساڵە دو ساڵ وەڵام من لێی تێناگەم دایکی باشتر لێی تێکات لەبەر چی؟ لەبەرەوەی جەنابەت 4 جار دانەنووسیتە بزانێ شەکانیانە چی، لەبەرەوەی نازانی چییە ژنەکە بۆ تەرجماکاڵێنە فەڕەنسی بۆ تەرجماکە وەڵام پیاوەکە واڵێ دە باشە پێی بڵێ ئەوە پێی بڵێ چی کاکە دانیشە بە دیارێەوە کاتی بۆ تەرخانکە تۆ دەتەوێت منداڵێکی سەرکەوتوی من هەمیشە وتومە مناڵ مەیخەر کاکە گردنت ئازاد ئەو مەعاشق کە حکومەتیش نایدا وەریگرە هەمووی خۆت حەپەلووشکە و بیخۆ مناڵ مەخەرەوە منیش ئەڵێم تۆ توانیوە ڕەنگە لە ڕوو شەریشەوە گونەحبار نەبیت کە منداڵ مەخەرەوە ئەوەی کە پەیدات کردو بە میراتی بۆت بەجێشت و بخۆت و ژنەکەت بیخۆ بەڵام وەکی تر کە منداڵ دەخەیتەوە بەڕاستی دەبێت حسابی کات بکەیت بۆیە کات بۆ قسەکردن کات بۆ وتوێژ ئێستاکە لەم ماوەی کتێبێکم خوێندەوە ئەڵێ کات لەبینی مناڵەکانە کتابەتی من گەرمیانی وەکو جەنابتان ئێمە گەرمیانی پەیامێکمانەیە و قوڵەمەزەلێکمانەی خواستەری داوە ڕست قەدای تر خۆ زۆر ئیمانمان بە جەدوەل نییە ئیمانمان بە کات نییە لە بینی منداڵەکانە لە ڕووی شەرعیەوە و لە ڕووی زانستیەوە ئەمە مافی مناڵ پێشەکردنە بۆ لەبەرەوەی مناڵێکت ساڵە ساڵ و نیوە هێشتا 2 ساڵی تەواو نەکردووە دانەیەکی تروا بەڕێوەی بێتەوە دایکەکە مەجبورە و یەکسەری بۆ نمونە بێتاقەتەوە ڕەنگە شیری ئەم ببڕێتەوە کاتە ئەمیان 2 ساڵ شیری نەخوارد ئەمیان وەکو پێویست پارەی بۆ سەرف نەکرا ئەمیان وەکو پێویست کاتت بۆ تەرخان نەکرد ئەمەیان کە 2 ساڵە تا 4 ساڵ دەبێت دایکەکە دەبێت بیخاتە باوەشی کتێبێکەیە لە خەریج دەرکراوە بەس باسی ماچەکە باسی ماچ ئەتەریە بالحب کە ڕۆژانە دەبێت چەند جار ماچی منداڵ کرابێت ئەم منداڵەیەکی تری بۆ پیا بوو بۆ کۆڵی خەسوویەکی بۆ پیا بوو دشێکی بۆ پەیدا بوو لەبەرەوە ماچی بۆ کەم کرایەوە ڕێزی بۆ کەم کرایەوە لە باوەشکردنی بۆ کەم کرایەوە خواردن ئامادەکردنی بۆ کەم کرایەوە و چوونە دەرەوە بۆ کەم کرایەوە و لەگەڵیا بڕۆی بۆ دەبیوسی و بۆ حەمام و بۆ هەر شتێک ئەمانەی بۆ کەم کرایەوە کە دەکرێت بە نیوە دایکەش ناقی نیەکێکی تر هاتووە و کۆڵێت ئەمە جێگەی بەمە لەختێت کاتە بەڕاستی ئەمە گەورەترین ماپێشێکردنی مناڵە لەبەرەوە ئێستا کێ لە کات پێبەخشین بۆ بینی منداڵەکان لە کات پێبەخشین بۆ قوتابخانە لە کات پێبەخشین بۆ هەندێک شوێن و بۆ هەندێک سەفەر و بۆ هەندێک گەڕان کات زۆر یانی ئەوە کاتەکە پێغەمبەر دوردی خوای لەسەر بێت دایناوە زۆر جار بۆ منداڵ بڕۆی لەگە ژیانی پێغەمبەر بخوێنیتەوە جاکە هەستی پێ دەکەی کە چەند کاتی بۆ تەرخان کردووە کاتۆش بۆ خۆی خاڵێکی زۆر گرنگ و موهیمە کە کات باشین خاڵی چوارەم بەڕێزان ئەتانەوێت هەمومان ئەمە پێش ئێوە بە خۆم دەڵم ئەمانەوێت مافەکانی منداڵ پێشێر نەکەین ئاگاداری موشەکانە گەورەترین ماف بە منداڵ ببەخشی ئاگاداربوونە لە وشەکانە ئێمە کەمتر حساب بۆ ئەو شانە دەکەین کە بە دایکی مناڵەکە دەڵێن لە حزوری مناڵەکەیە وا تەسەووری ناکەین ئەمانە بۆ نمونە کارگەری لەسەر منداڵەکە دروست دەکات بەڵام زانستی تازە توێژینەوە تازەکان کتێبە تازەکان دەڵێ هەر وشەیەک تۆی باوک بە منداڵ دەڵێ هەر وشەیەک تۆی دایکیش بە منداڵ دەڵێ دایکە و دانیشتو و پەستە لە پیاوەکەی ئەڵێ کەوەتی شوم بە باوکتان کردووە خێرم لێ نەبینیوە بە غێر مباشر ئەم منداڵەش تەسەوورەکات ئەم باوکەی خێری تێدا نییە زۆر جار داوکەکە دەڵێت بۆ نمونە هەڵسم سێبەردەت ئەنێم تەلاقت ئەدەم خێرم لێت نەبینیوە بە غێر مباشر کاریگەری لەسەر ئەم منداڵە دروستەکات چکە ئەم منداڵە 7 ساڵە 8 ساڵە 10 ساڵە یان بۆ نمونە مەسەرەن بە غێر مباشر هەستەکات دایکی گرنگی بە کوڕەکان ئەدات کاریگەری لەسەر کچەکان دروستەکات بە زمان و بە قسە و بە وتوێژ یاخود بەعکسەوە بۆ باوکش کەواتە خاڵە لە خاڵەکانی تر چوارەم خاڵکە گرنگ و موهیمە و لە کتێبەکانە باز دەکرێت ئەویش ئەوەیە کە حیساب بۆکردن بۆ وشە ئێستا کێ بۆ زانەری بەڕێستان دایک و باوکە بەڕێزەکان مامۆستا ئازیزەکان ئێستا دەڵێ power of the word واتە هێزی وشە لە power of the food the power of the money the power of the هەموو شتەکانی تر باشترە یعنی ئەشێ ئەم مناڵەی تۆ شۆربادار ببێ ئەشێ ترشاوت بۆ کردبێت بەڵام وشەکان کە گرنگ و موهیمە بۆ خۆی گرنگە وشەکان خۆ لە زەمانی پێغەمبەرا درودی خوای لەسەر بێت باوەڕ ناکەم هیچ گەنجێک لە بەردەستیان پێرزای بۆ کردبێ و ئایپادی بۆ کردبێ و خواردنێکی مواسەفاتی دابێت بەڵام ئەمیانی ناوە ئەسەدوڵڵا ئەم منداڵی تری ناوە حیبرولئیسلام ئەمەی تری ناوە فڵان ئەمی تری ناوە هەر یەکە و ناوێت نازناوێت وشەیەکی زۆر گرنگی بۆ بژاردن کاتە ئەمەش بخۆی خاڵێکی زۆر گرنگ و موهیمە تا چەند گرنگیمان بە وشەکان داوە هەموو وشەیەکی من و تۆ بڕواتان بێت لەم ماوەیە ئافرەتێک تەلەفۆنی بۆ من کردووە کە ئەم ساڵ چۆتە زانکۆڵە دکتۆر ئێستش من کوشتەی دەستی ئەو شانم کە هەمیشە
دایکمان پیان وتوینە لە چاو فڵانە تۆ هیچ بە هیچ ناکەی تۆ هیچ تیا بەسەر نییە تۆ حەپەتەپەتۆلەی تۆ هەر لە مناڵێ و هەر ئاوا هین بووی گەڕ و پیس بووی تۆ هەر نازانم چێڕ بووی ئێستا تۆزێ گەورەش بووم بەس هەر لە خۆ مەسەی ئاوێناکەم هەموو موشانە و فایدانە بیرەکەیتەوە کە چوومەتە زانکۆش ئێستش گومانم هەیە کە من بتوانم بەسەرکەوتووی زانکۆ بەسەر برم بۆیە خاڵێ لە خاڵە زۆر گرنگەکان ئەوەیە کە تکایە گرنگی بە وشە بدە ئەو شاری کە هەڵی دەبژێری وڵای من ئەڵەم کتێبە بخوێنەرەوە بۆی چوار وشە هەڵبژێری کە گرنگە بە دایکیان بڵێ چوار وشە زۆر گرنگە بە منداڵەکە بڵێ ئەشێ یەک کتێبت خوێندی بێتەوە لەوەی کە چوار وشە پێنج وشە زۆر گرنگ و مهمە کە چۆن بتوانێت توانای زیرەکی منداڵەکان زیاد کەی وە گومانی تیانێ من ئەمیان وەکو دکتۆر ئێڵەم ئێستا دەروناسی سەرماندوێتی و دەرودروستی سەرماندوێتی ئەشێت وشەیە منداڵ زیرەک بکات وابزانم خۆتان چاک ئەم لە چەند جار ئەمەمان گێڕاوەتەوە کە چۆن عالم هەبووە لە جیهانە دوای ژیانی خۆی گێڕاوەتەوە کە وەختی خۆی زۆر فاشق بووە لە خوێندنە مامۆستاکە کاغەزێکی داوەتە دەستی و توێتی تۆ هیچ کتاب بەکەڵ نییە و بەکەڵ نای بڕۆ کاغەزەکە لەدەست دایکێوە کاغەزەکەی بینی و ئاوا بینی پیشانی مناڵەکەی نەداوەتی کوڕە جوانەکەم مامۆستاکەت ئەڵێیان منداڵە زۆر زیرەکە و لە ئاستی مناڵەکانی تران نێت تکایە خۆت پەروەردەیکە بۆ یەکە لەمە دوا خۆم دەرزت دەدەم لە دوایە عالمێکی زۆر گەورەی بۆ دەچووە ئەو عالمە خۆی دەڵێ دوایی لە ناو سندوق و دوای چەندین ساڵ لە مردنی دایکم اینجا ئەو وەرەقەیەم بینی چونکە من دایکم دروستی کردمەڵێ وەرەقەم بینیم سێرم کرد مامۆستاکە وتیان منداڵی تۆ ئاسی زیرەکی لاوازە و توانای نییە و بەکەڵت نایە تکایە دەریکە و خۆت بڕۆ ئیشێکارێک کاسبێکی تری پێ بکە ئەو وەختە دایکم ئەو وشەی پێ بوتمایە من هەتا مردن فاشق دەبووم فیساغۆر دەرناچوو ئەفلاتۆن دەرناچوو بۆ نمونە مەسەن یەکێ لە عالمەکان دەرناچوو بەڵام دایکم ئەم وشەی پێنەوتم بە وشەیەکی زۆر گرنگ و مهم پێوتم ئەوەی کە ئەڵێ چوو بۆ لای مامۆستا حەیات بردم چون بۆ لای مامۆستاکان هەر لە ڕوون نەهات باسی بکەم هەر هەموو ئێوت هیچی تیا بەسەر نییە تەپۆیە تەمەڵە بەکەڵک نایە فڵانە ئەگەر مامۆستاکەش دەگەڵ ڕێزمان منی مامۆستاش باوا بڵێم گوناحشەوا دەڵم دەڵم بێشوڕ بووم ئەگەر وان پێوتی پەیامەکەم ئاواگەیان ڕەنگە مامۆستاکە لە دڵسۆزی وتێتی ئاگاداری بە نەیوت بڕۆ جوان و پوختەبی خەرچنگی مناڵەکە بۆیە دە پاوەر ئەو دەبۆر هێزی وشە بۆ خۆی خاڵێکی زۆر گرنگ و بوویمە خاڵێکی تر کە گرنگە بەڕێزان کورتی کەمە زۆر بابەتەکەم درێژ نەکەم ئەویش ئەوەیە کە مناڵ بەڕاستی تەنها و تەنها بۆ بەڕێکردنی تەمەنی نییە منداڵ دەبێت بە گوێرەی قۆناغبەندی فێری ئاکار و فێری ڕەفتار و فێری پیشە بکرێت فێری میهنە بکرێت فێری بۆ کۆڵ ئەشیای تازە شتی تازە پرۆژەی تازە بیرۆکەی تازە بکرێت یعنی ئەشێ لە منداڵیەوە لە سەرتاوە کە ڕەنگە 5 ساڵ بە 6 ساڵ بێت تۆ هێواش ئیشی لەسەر بکەی شێوازی دانیشتن دوای شێوازی قسەکردن دوای هێواش شێوازی بۆ نمونە مەسەر بەڕێکردنی میوان دوای شێوازی چوون بۆ کۆڕ و سیمینار و چارەکی دوای سەردانی پێشانگایەک دەکەی یعنی ڕەنگە باشترین و چاکترین ماڵ پیاوێک بە کەبیدا بە دایکی مناڵەکان بۆ منداڵەکانی ئەوەیە 5 لیتر 10 لیتر بەنزینی تیا سەرف کابیبا بۆ پێشانگا ڕەنگە بەڕێزێکەڵە دکتۆر جارپورە نییە و پارە نییە و کۆڵەگیرفانمان بەتاڵە لە چۆ بوون و چی لێ بکەین لەم وەزڕبار لەوکان نە هەر بۆ خۆی چوونی بۆ ئەو شوێنە و بینینی کتێب و سەردانکردنی ئەو قەڵباڵغەیە و بینینی خەڵکێکە مەشغوڵە بە کتێبەوە حوبێک حەزێک ئارەزوویەکی تیا دروستەکات بۆ کتێب چ جایەوەیە گە تۆ بتوانیت یەک دوو کتێبی بۆ دابین پێ ڕەنگە ئەم کتێبانە ژیانی بگۆڕە چکە ئێمە زۆر جار کتێبی وەکۆ لە ناو کتێبەکانەوە لە چاپێکەکانە بینومانە چۆن هەندێک کەسێک کە ئەترافەکەن بەڕاستی ئەوانە لە ڕێی کتێبێکەوە یاخود لە ڕێی گۆڤارێکەوە توانیانە ژیانی بگۆڕن کۆتا پەیاممان بۆ جەنابتان ئەزیزان ئەویش ئەوەیە کە مافی منداڵ کاتێک دەبێت تۆ حساب بۆ هەموو بوارەکان حسابی بۆ هەموو ژینگەکان حساب بۆ هەموو وەکو ئەڵێ چمکەکانی منداڵ بکەیت مافی منداڵ ئەوەیە ناوێکی باشی بۆ هەڵبژێرە جەنابەت ئیسلامی یان ئەلمانیت کوردایەتی ئەەکەی یان ناکەی تکار لێ دەکەم من زۆر جار لەمە پەستم مناڵێ ناوێ هەڵمەبژێرە کە ڕەنگە لە داهاتووە ئەم منداڵ بەدڵی نەبێت تۆ بزانە چی ماڵ مناڵ چی ناوێکی بۆ دەبژێری مەکتەبێکی بۆ هەڵمەبژێرە بە زۆر مەکتەبێکی تورکیە عەرەبیە فارسیە ئینگلیزیە نازانم تو هەرچی چیە لەبەر جەنابەت حەزت لە ئینگلیزیە ڕەنگە منداڵە نەتوانێت سەرکەوتوو بێت لە ئێستاکێ دەڵێت گەڕەکێکی باشی بۆ بژێرە ئێستا دەڵێت ژوورێکی باشی بۆ بژێرە ئێستا دەڵێت برادەرێکی باشی بۆ بژێرە ئێستا دەڵێت تەکسیە پاسێکی باشی بۆ بژێرە ئێستا دەڵێت تەنانەت ئەو شوێنەی کە منداڵەکەی تیادا دەنیشێت هەو بدە ئیش لەسەرەوە بکات ئەگەر کورسیە ئەگەر مێزە ئەگەر بەلەکۆنەیەکە ئەگەر هەرچیەکە لە ڕووی زانستیەوە دەڵێت مافی منداڵ تەنها و تەنها
هەڵەی ئێمە ئەگەر وا تەسەوەر بکەین تەنها و تەنها لە مەسەلەی خواردن و جلوبەرگاوی کە زۆر جار دایک و باوکە لە دکتۆر گیان سەلاجەکە بکەرەوە سێ جوان نوع میوەی تیان نایخۆن مناو میوە ناخوات مناو پێویستی بە خواردنێکە بۆ مێشک پێویستە بە خواردنی بیرکردنەوەیە پێویستی بە خواردنی گەڕانە پێویستی بە خواردنی چاوکردنەوەیە و ئەمە بۆ خۆی هۆکارێکی زۆر باش و چاکە کردووە قەناعەتم وایە ئەمانە و ڕەنگە دەیان و سەدانی تر هەبێت کە ڕەنگە ئێوە لە من باشتر و چاکتر بزانن ئەمانە مافی منداڵە بەڵام هەر مناسبە و هەر ئیشێکی تر هەر بۆ کۆڵ فستیڤال گەشت دەکەینەوە جەوگۆڕینێک و خۆشیەکە بە منداڵ بەڵام ئەمە ڕەنگە کاتی بێت مێ دەکەم ئێمە خۆشیەکانمان و پەروەردەکانمان و ئیشکردنمان لەسەر منداڵمان خاڵبەندی بێت و لەبەندی بێت و لە هەموو قۆناغەکانی ژیان بێت